دیارە با بڵین ماوەیەکە شڵەژانی ئابووری بەهۆی نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوون و نزمبوونەوەی بەرچاو بەخۆی دەبینێت لە هەندێک لە ڕۆژەکان با بڵین بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر دینار لە ئاستێکی زۆردایە و هەندێک کاتیش با بڵین تا ڕادەیەک جێگیرترە. جا دەپرسین لەگەڵ ئەوەی کە لایانی پەیوەندیدار حکوومەتی عێراقی بانکی ناوەندی و چەندین ڕێکاریان گرتووەتە بەر بۆ ئەوەی کە هەوڵ بدەن بەهای دینار بەرزتر بێتەوە، بەڵام سەر دەکەیت بۆ ڕادە چاوەڕوان کراوە نییە کە بەهای دینار لە ئاستی پێویستدا بێت. دەپرسین هۆکاری ئەمە چییە؟ ئایا تا چەندە پەیوەندی بە خواستەوە هەیە، واروها چەندە پەیوەندی بە خستنەڕووی کەمی دۆلارەوە هەیە لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی هەندێک بابەت هەیە کە لە عێراقدا کاری لەسەر دەکرێت بۆ ئەوەی بەهای با بڵین 100 دلار بەرامبەر بە 132,000 بە هاوڵاتیان لە ڕێگەی چەند ڕێگەیەکەوە بدرێت، بەڵام ئەمە هەرێمی کوردستانی تا ئێستا نەگرتووەتەوە، تەنها ئەوە نەبێت کە لە فڕۆکەخانەکان بوونی هەبوو کە لە ئێستادا ئەوەش ڕاگیراوە. ئەمە چ کاریگەریەکی بە تایبەتر لەسەر بازاری هەرێمی کوردستان دەبێت؟ تایبەت بم بابەتە زۆر بەڕێز دکتۆر خالید حەیدەر بەڕێزان مامۆستای زانکۆ لە ستودیۆ بەیانی کوردستانی نووزمیانن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت، بەخێر هاتی. زۆر سپاس. هەڵبەتە دکتۆر لە ئێستادا با بڵین لەگەڵ ئەوەی هەوڵەکان بەردەوامیان هەیە بۆ جێگیرکردنی بەهای دینار یاخود با بڵین بەرزبوونەوەی بەهای دینار، بەڵام دەبینین بەو شێوە چاڕوانکراوە نییە کە هەم لایانی پەیوەندیدار و حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان و هاوڵاتیان چاوەڕێی دەکەن. هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندە میهرەبان بەینتەم باش جارێکی تر بەڕاستی خۆی وەکو هەر بەڕێزت لە پێشەکێکە ئاماژەت پێەیە خواست لەسەر دۆلار لەبەر ئەوەی ئابووری عێراق زۆرینەی بابەتەکان لە دەرەوە هاورداکە، بۆیە هەمیشە پێویستی بە دۆلارە. خواستێکی زۆر هەیە لەسەر دۆلار، ئیتر لە ڕێگەی بازرگانەوە بێ، یعنی کەرتی تایبەت بێ. خودی حکوومەت کە نەوتەکە ئەفرۆشە جەنابتە نازانم بە دۆلار ئەفرۆشتێت لە بازاری نێودەوڵەتی، بۆیە هەمیشە تەعاملی ئەم وڵاتەوە ئەم ئابووریە تەعاملی هەمیشەیی هەیە لەگەڵ دۆلارە. خواستێکی هەمیشەیی هەیە لەبەر ئەوەی وەکو عەرزی جەنابتانم کرد ئەو پێداویستیانی ناو بازار لە ڕێگەی هاوردەکردن پڕکرێتەوە، نەک لە ڕێگەی توانەوە بەرهەمهێنانی ناوخۆیی کە بەشێکی زۆر کەم لە پێداویستەکان پڕکاتەوە، تقریبان ڕێژەی لەوانەیە 120 بێ کەمتر بێ. بۆیە ئەو خواستە هەمیشەیی هەیە. ئەوەی کە ئەخرێتە ڕوو لە ئاستی پێویست نییە، یعنی ئەوەی کە باس ئەکرێت لە ڕێگەی حەواڵەی ئلکترۆنیەوە کە با بڵین بۆ بازرگانەکان ئەکرێت لە ئاستی پێویست نییە. ئەوەی کە بە نەقد ئەخرێتە بازار کە بەداخەوە بە نەقد ئەخرێتە بازار بۆ لەبەر ینی بەڕاستی من وەکو هەمیشە باسی ئەوە کەمەڵێم ئێمە لە وڵاتێکین دراوەکەی دیناری عێراقیە دینارە نەک دۆلار، بەڵام لەگەڵ ئەوە شاسێرەکەی بەڕێزت بەهۆی ئەو سروشتە نائاسایی کە هەیەی ئابووری عێراق پێویستی بە دۆلارە. ئەو بڕە دۆلارە کە ئەخرێتە بازار لە ئاستی خواستەکە نییە، خواستەکە زۆر زیاترە. یعنی پێشتر بە نمونە جەنابتان ئەزان لە 225 بۆ 250 میلیۆن دلار ئەخرایە ڕوو، ئێستا هاتوۆتە سەر نیوەی ئەوە تقریبان. بۆیە لە ئاسی پێویست نییە ئاودیوکردن و تهریبکردن و قاچاقبردنی دۆلار بۆ ئێران و بۆ وڵاتانی دەوروبەر تورکیا ئەوانە کە پێویستیان بە دۆلار فعرن، سووریەش بە تایبەتتر، ینی با بڵێن ئێران و سووریا. لێرە ئەمە وای لێکە خواستێکی زیاتر دروست ببێ، خواستێکی نائاسایی. یعنی ئەگەر ئێمە خواستەکەمان ئاسایی بێ، هاوردەکردنی شتومەک بێ لە ڕێگەی حەواڵەوە و ئەنجام ئەدرێت و جێبەجێ ئەکرێت و حکوومەتیش ئەتوانێت ئەو بڕەپارەیە دابین بکات. بەڵام ئەوەی ئێستا ئەگوزارێ نەخێر کۆمەڵێک بەشێکی زۆر لەو خواستە نائاساییە ناقانونیە والیەکە کە هەمیشە بازار پێویستی بە دۆلار بێ. اینجا با بزانین دوکاندارەکانمان با ناویان وا بنین، فرۆشیارەکانمان کە دۆلار ئەفرۆشن بانقی ناوەندیە و نووسنگەکانی ترە و بانقەکانی تر کە بانقی ناوەندی لایەنە حکوومیەکە نەیتوانی بڕەپارە پێویستەکە دابین بکات، من و جەنابت و بەڕێزانی تریش ئەچین بۆ شوێنانی تر بۆ ئەوەی دۆلارمان دەست بکەی بۆی پێداویستەکانی خۆمان پڕ بکەینەوە بەو ئەو دۆلارە کە ئەچین بۆ نووسنگەکان بۆ بانقەکان ئەوانیش مافی خۆیانە، ئەوان دۆلارێکی بە گەرانتر کڕیویانە گەرانتری فرۆشن. بۆیە کە ئەچی داوای بە نمونە بە 136 140 146 145ەکەی نیەشتی وە ئەبینی 150 پێشماوەی گەشتە 172 73. بۆیە لێرە
کەرتی تایبەت مافی خۆیە کە گرانتر کڕێتی بە گرانتر بیفرۆشێ. من لێرە مەبەستم نییە بەرگری بکەم لە کارتی تابێت، بەڵام لە کارتی تابێت ئەوەی کە دەستی ئەکەوێ گرانترە لەوەی کە لە بازار ئەفرۆشرێت. اینجا هاوڵاتی ئاساییش ئەوەی کە سەفەرەکە ئەوەی کە فەرمووتان بەڕێستان ئەوەش ڕایگیراوە لە مەتارەکان و لە فرۆکەخانەکان، ئەوە کاریگەریکی ئەوەندەی نییە لەسەر ئابووری عێراق بۆ لەبەر ئەوەی بابزانین چەند گەشتیارمان هەیە، چەند کەسمان هەیە سەفەرەکە بۆ دەرەوە لە گشتی پێداویستەکانی عێراق. بڕەکە ینی بەدەقیقی ملام نییە، بەڵام وەکو ڕێژێکی زۆر کەمە، بۆیە ئەو بڕە پارەیە کە وا بە حساب بخرێتە بازار لە ڕێگەی یاخود بدرێ بە گەشتیاران لە ڕێگەی فرۆکەخانەکان، خودی گەشتیارەکە کە ئەچێ بۆ شوێنان بۆ وڵاتان بڕێکی لەو پارەیە خەرجەکات و ئەوش ئەی گەڕێنێتەوە بش ئەوە ناکە کە پێداویستەکانی عێراق پێپڕ بکاتەوە. بەڵێ مامۆستا دیارە هەر وەک خۆشت ئاماژت پێدا لە ئێستادا فرۆشتنی نەوت لە عێراقدا بە دۆلارە، یەدێکێکی زۆری دۆلار هەیە، خۆ کارچێ خستنەڕوەکەی لە بازارەکان بۆ بانقەکان کەمە. یعنی مەبەستی جنابتان دۆلارەکەیوانی دۆلار ئەوەیە کە کۆمەڵێک ئیجراعاتی ڕسمی جراوەتە بەر هەنگاو هەیە لە لاینی وەزارەتی خەزانەی ئەمریکی ئەو فدرالی ئەمریکی سەپێنراوە بەسەر بانقی ناوەندی ئەوەشەکە ئەمەش هەنگاوێکی باشە باڕاستی بۆ کۆنتترۆلکردنی دۆخەکە کە بابەتەکە هەمووی بچێتە بواری چوارچێوەی ئلکترۆنی بێ. ئێمە لە ڕێگەی سەکۆی ئلکترۆنیەوە داواکاری پێشکەشەکەین، ئێمە بنمونە بازرگانەکان وە بەرهێنەران بۆ بانقی ناوەندی پێویستیمان بە ئەوەندە دۆلارە ئەوش چیەکە ئەوش لە ڕێگەی با بڵین موافقەت وەرگرتن وانەیە کە لە ڕێگەی لە وەزارەتی خەزانەتی فدرالی ئەمریکیەوە وا ئەوترێت موافقات وەرگرتن و پێدانی موافقات ڕەزەمەندی تقریبا لە بینی 10 ڕۆژ بۆ 14 ڕۆژی پێچێ. ئەم بابەتە هەمووی بازرگانەکان ناتوانن بە ئاسایی چاوەڕێ بکەن بچن شت بێنن و پێداویستەکان پڕ بکەنەوە لە ناو عێراق، بۆیە ئەچەند چیەکەن لە کەرتی تایبەت دۆلارەکەن کە گرانترە. ئەو چاوەڕێەکە ئەو بڕەپارەی کە بە تەمایە دەستی بکەوێ بە ئاسایی دەستی ناکەوێ وەکو کات وەکو بڕەکەش خۆی، بۆیە لێرە چێ دۆلارێکی گەرانتر ئەکڕێ لە بازارەکان. ئەمەی کە ئەم ئیجراعاتانەی کە چوەتە چوارچێوەی ئیلکترۆنیەوە شتێکی زۆر تەندروست و باشە، بۆ ئەوە بەم شێوازە ڕێگە ئەگرێ لە ئاودیوکردنی دۆلار بۆ وڵاتان، بۆ لەبەر کۆنتترۆلکردنی هاتشۆکردنی دۆلار جوڵی دۆلار لە ڕێگەی ئلکترۆنی و زۆر ئاسانە، بەڵام تۆ جەنابەت ناتوانین بە ئاسایی کۆنتترۆڵی سنوورەکان بکەیت لەگەڵ ئێران و لەگەڵ سووریا و لەگەڵ تورکیا کە دۆلار تەهریب بکرێت بۆ وڵاتانە. لە ڕێگەی ئلکترۆنیەوە بابەتەکە بچێتە چوارچێوەی ئلکترۆنیەوە کۆنتترۆڵ ئەکرێت. من لەگەڵ ئەوەم کە هەنگاو یەکەم بە هیچ شێوەیەک ئیتر نەقد نەخرێتە بازار تەنها لە ڕێگەی ئلکترۆنیەوە حتا نووسنگەکانیش ئەوانە کە پێویستیان بە دۆلار یاخود بانکەکان لە ڕێگەی ئلکترۆنیەوە، بەڵام لێرەش مەرجە ئەساسی و سەرەکیەکە چییە؟ مەرجەکە ئەوەیە کە ئەو بڕەپاری کە پێویستە دوای ئەوەی کە بسەلمێنرێت کە پێویستە فعلەن و بۆ شوێنێکی ڕسمی بۆ مەبەستێکی ڕسمی بۆ مەبەستێکی قانونی خەرج ئەکرێت ئاساییە. بەڵام لێرە تۆ بەڕێزت دوێنێەوە ڕای بگەێنن وڵی ئیتر خەرجکردنی دۆلار لە مەتارەکان و فرۆکەخانەکان بنمونە ڕاگیرە، ئەمە شتێکی نائاساییە بۆ لەبەرەوەی خودی ڕاگەیاندنی ئەو هەواڵە خەڵک تووشی شۆکەکە. یعنی بنمونە ئەگەر باسی کێشەی خەڵک بکەن تکتی بڕیوە و ئەوێ سەفەر بکات چی بکات؟ باشە ئەمە کێشێکی زۆر گەورەیە بەڕاستی. اینجا ئەمە کێشێکی زۆر بچووکە لە چاوی کێشە گەورەکەی عێراق کە بازرگانە و هاوردەکردنی شتومەکە و بابەتەنە زۆر گرنگە زۆر گەورەیە. دکتۆر هەڵبەتە بابەتێکی تر هەیە لەگەڵ ئەم بارودۆخە دروستبوونی ئەم بارودۆخە پاش ماوەیەک لە عێراقدا چەند کارەسانیەک هەبوو، هەم بۆ بازرگانەکان هەم بۆ نمونە بۆ ئەو گەشتیارانی کە گەشت ئەکەن، بەڵام ئەو ڕێکارانی کە لە عێراق کاری لەسەر دەکرێت بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە و نەبوونی هەڵاوسان لە هەرێمی کوردستان بێبەری کراوە یاخود با بڵین کاری لەسەر نەکراوە. ئەمە کاریگەری ئابوووریەکەی لە هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ بەتەکید وەکو ئەرزی جەنابتانم کرد ئەو بڕەپارەیە کە پێویستە نەخرێتە ڕوو ئیتر لە ڕێگەی عینی حەوالە ببێ بۆ ئەوەی پێداویستەکانی بازرگانەکان لەناو عێراق لەناو کوردستان لەگەڵ وڵاتانی ترە پڕ بکرێتەوە. ئەگەر ئەوە نەبێت چییە بێت؟ ئەو بازرگانە بەڕێزە چیەکە دۆلارێکی گرانتر ئەکڕێ. باشە دۆلارێکی گرانتری کڕیوە لەبری ئەوەی بە 132,000 بیکڕێ بە 150,000 و 160,000 دینار ئەیکڕێ. باشە
بە گران دۆلارەکەی کڕیوە ئەچێ بۆ بازار نێودۆڵەتیەکان شتومەک ئەێنێ بە گران کە دێتەوە بۆ هەرێمی کوردستان دێتەوە بۆ عێراق بە تەکید بە 132,000ەکە دۆلارەکە ناگۆڕێتەوە بە دینار یاخود ئەو بابەتانەکە کڕیوێتی ئەو بە 150 کڕوێتی شتەکانی کڕیوە شتومەکی کڕیوە بۆ بازارەکانی هەریم بازارەکانی عێراق باشە خۆی بە 150,000 کڕیوێتی نابێ بڕێکی پاراوێزێک ئەگەر ناوی بنین هامیشێکی قازانج بخاتە سەری خودی ئەوە تەمان جگە لە کولفەی جەنابتە نەزان کولفەی گواستنەوە واتە لەوانەیە ئەو 150,000 بۆ بابەتێکی $1 بۆ بابەتێکی $1 بنمونە لە 1500 دینار ببێتە لەگەڵ کولفەی نەقل لەگەڵ ئەوەی ڕێژێکی قازانج خاتە سەری ببێتە 2000 دینار باشە من و جەناب و ئەم بە ڕێزانە و بینەرە ئازیزەکان پێشتر ئەمانتوانی بابەتێکی $1 بە 1250 دینار بکڕین داهاتمان زیادی کردووە موچەمان زیادی کردووە نەخێر لێرە چی ئەگوزارێت کە ئەچین بۆ بازارەکان هەمان ئەو بابەتی کە بە 1250 دینار یاخود 1300 دینار بوو ئێستا بە 1750 بە 2000 دینارە ئەمە یەکێک لە پێداویستەکانی ڕۆژانەی ئینسان بۆیە ئەوەی کە ئەفەرمو تووشی زیاد بوونی نرخ وردە ئەگەر بەردەوام ئەبێتە هەڵاوسان بە تەکید کێشێکی زۆر گەورە بۆ ئەوکێ دروستەکە بۆ زۆرینەی خەڵک لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بۆ لەبەر ئەوەی لە 180 کۆمەڵگەی عێراقی و کوردستانی داهاتێکی سنوورداریان هەیە و ئەو کەسانن کە هەمیشە تووشی زەرەر ئەبن بۆ لەبەر ئەوەی تەسەور کە جەنابەت 180 خەڵک داهاتی سنووردارە داهاتێکی جێگیریەیە ساڵانە تۆزێک زیادەکە بەتابەت ئەوانەی فەرمانبەرن لە کەرتی گشتی بنمونە بۆیە لێرە ئەو 180 کە ئەچن بۆ بازارەکان سیرەکە نرخ زیادی کردووە توانا و ئیمکانێتی کڕینیان دائەبەزێ بۆیە ئەبینی جەنابەت مستەوای ئاسی بژێوی ژیانیان دائەبەزێ بەڵێ دکتۆر هەڵبەتە دوێنێ با بڵێن خستە ڕووی دۆلار بە بەراورد بە چەند ڕۆژی پێشووتری خۆی زیادی کردووە ئەکرێ بڵێ لە 130 بوو ئەمە دەکرێت داهاتوێکی با بڵێن باشی لە چاوەڕوان بکرێت یاخود با بڵێن بە شێوەیەکی گشتی خستنە ڕووی دۆلار لە داهاتوودا بە پێی پێویست و خواز بێت من وەکو خۆم گەشببینم بۆ ئەگەر حکوومەتی عێراقی و حکوومەتی هەریمیش طبعاً هاوکار بێت لە بابەتەکە فعلەن بیانەوێ بابەتەکەی بیخەنە چوارچێوەی ئیلکترۆنی و حواڵەی ئیلکترۆنی بکرێت بەو شێوازە بەو مەرجانەی کە دانراوە بۆیان فعلەن بتوانن ئەو بڕەپاری کە پێویستە بیخەنە ڕوو زۆر گەشببینم ئەو کاتە هیچ تەهریبکردنی دۆلار نامێنێ بۆ لەبەرەوەی هەمیشە لە شوێنی ڕسمی داواکاری ڕسمی داواکاری قانونی پێشکەش کراوە لە لاینی خوازیار بۆ شوێنی مەبەست کە لاینی حکومیە بۆ دابینکردنی دۆلارەکە و بابڕێن نردنی پارەکە بۆ شوێنی قانونی و شوێنی دیار ئەوەی کە دیارە و ڕوونە لە وڵاتان لە ئەوروپا لە ئاسیا لە شوێنان ئەوانەی کە چیەکەین بازرگانیە لەگەڵ ئەنجامەدەین بەو شێوازە بێت و بڕی پێویست بخرێتە بازار و ئلکترۆنی بێت بە هیچ شێوەکی ئیتر نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی ناگۆڕە زیاد و کەم ناکە ئەمە هەنگاوی یەکەم ئەمە لە ماوەی کورتخایەن تا ڕادەیەک نێن ئەگەر بڵێن ساڵ کەمتر زیاتر بەڵام بۆ درێژخایەن بۆ ئەوەی مە ئیتر ئەوەندە باسی دۆلار نەکەین و دینار ئەوەندە و دۆلار ئەوەندەیە ئەبێ حکوومەت وا بکات کە ئیتر بە هیچ شێوەیەک لە ناو بازاری عێراق دۆلار بەکار نەهێنرێت بە هیچ شێوەیەک مامەڵە بە دۆلار نەکرێت تەنها دینار بێ ئەوەی کە ئەگوزارێت لە تەعاملاتی دەرەکی قەیناکە ئەوە دۆلارە لە ناو خواوە هەنگاوی سێم ئەوەیە کە ئێمە توانە و ئیمکانێتی خۆمان زیاد بکەین بۆ ئەوەی نەوتەکەمان ئیتر باسی نەوت نەکەین بە ئەوەندە فرۆشرا و نرخی نەوت زیادی کرد و کەمی کرد ئەوە یەک دوو کە ئیمکانێت و توانای خۆمان زیادی کرد و بوو بە جێگرەوەی نەوت لە بواری کشت و کاڵیە بواری پیشتەسازیە بەتابەت لە بواری خەدەمات و گەشت و گوزارە و بابەتانە ئیتر دوای ئەوەی باسی ئەوە ناکەین وەڵای بچین شت هاوردە بکەن لە دەرەوە ئەوەندە دۆلارمان پێبێ قەیناکە ڕێژەیەکی کەم لە پێداویستەکان وەکو وڵاتانی تریش پێشکەوتووەکان شت هاوردە ئەکەن با ئیمەش لەو ئاستە بین بەڵام ئێستا ئەم دقەیە نەخێر لەو ئاستەنیە بەداخەوە بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر خالید حەیدەر کە بەڕێزی ئامۆمەسای زانکۆن سپاس بۆ ڕوونکردنەوەکانت